خۆی هەر وڵاتی میدیا ئازادی تیاابێ میلەتێکی جەماوەرێکی وریاشی هەیە بەڵام میدیا دەبێت مامەڵەیەکی یاسایی و قانونی و بە بەرنامەدا ڕێژرا بکە هەندێک ڕاگەیاندن هەیە کە تۆ دایە بەڵزێنێ ترس و دڵ ڕاوکیە خێتە دڵی هاوڵاتیانەوە خێتە دڵی میلەتەوە دڵی مناڵەوە ئەمە گۆڕانکاریکی تایبەتی هەیە بەڵام هەندێک زانیاری هەیە ضرورە هاوڵاتی تۆگە ڕاگەیاندن نەبێ نازانی کێشە و گیرروگرفتی ناوخۆیی بوون نەبوون قەرزاری هاوڵاتیان دڵگرانی ئاگاشی لە حکوومەت نابێت لە ڕێگەی ڕاگەاندنەوە زۆر شت لە بوارەکانی حکوومەت دەزانی لەبەرەوە دوولایەنەیە ئەکرێ سوودێکی باشی لێ ببیندرێت ئەکرێت لە هەمان کاتیشا ببێتە هۆی ئەوەی کە زیان بە ئەمنی نەتەوایەت قەومیش بگەێنێت تا چەندێک هەست بە ترس و دڵڕاوچیەکەی کە کاتێ سەیری میدیاکانەکەی خۆدی کە کاگاراس تەسەور ناکەم خۆت بەڵام ئەمە تا چەندێک ترس و دڵڕاوچیە بۆ هاوڵاتیان دروستەکە بە دەرەجەی یەکەم ئەبێ خێزان بە هەموو شێوەیەک ئەو شتانی کە ترس و دڵە ڕاوکێن مناڵەکانی خۆیان دوور بخەنەوە لە بینینی ڕاگەیاندنەکان لە بینینی ترسنەکان بە تایبەتی لە کاتی شەڕەکانە مەسلەی دیاردەی دەرخستنی مەیت و شتە ترسناکەکان دەبێت بە شێوەی لە شێوەکان خێزان هێمن کەیتەوە هەندێک کەناڵ هەیە بەڕاستی کە سەری کەناڵەکەیەکە هەستەکەی کە کۆتایی بە ژیانیت لە سنوورەکە هەندێک کەناڵیش هەیە لەسەر خۆ و پرۆفشنالانە باس لە ڕاگەیاندنەکانەکە و حەقی هاوڵاتیشە بەڕاستی بە شێوەیەکی هێمن شتەکانی پێ بگات لە هەموو دنیا کاتێک هەواڵێک شتێکی نامۆ شتێکی ترسناک پەخشەکرێ بە شێوەیە لە شێوان پەخشیەکات کە هاوڵاتی حەزەکات هەمیشە سێری بەرنمەکان کە بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان هەندێک کەناڵ و بەرنامە هەیە هەر ئاگایان ئەسڵەن لە معاناتی خەڵک نییە لە هەلە و بەرنامەی خۆی ناکەوێت هەندێکیشیان بە شێوەیە کە بەڕاستی پیا و شەرمەی گرێت لەوەی کە هەسەکەی کە ینی ڕاگەاندن کارێکی کرد هەر لە سەرەتای شەڕەکەەوە خەڵک ڕایە کرد بۆ باوزین بۆ خواردن ینی ئەدووەدەوە دوو ڕۆژی تر کۆتایی بە ژیانێت و لە برسامری لەبەرەوە پێویست بەوە کار ڕاگەاندن بە شێوەیە مامەڵە بکات لە پەخشکردنی شتەکانە یاساییانە بێت.